کۆمەڵێ گەنج و ئەندام و چالاکوانە ڕێکخراوی داکۆک لە شاری ویدنس هەڵساین بە ئەنجامدانی ئەم جۆرە چالاکیە چاپکردنی کۆمەڵێ بەڵگە و دابەشکردن و بڵاوکردنەوەی لە سەردەم شوێنە گشتیەکانوانە ئامانجمان لێی بانگێشکردنی سەردەم چین و توێژەکان و ڕێکخراوی مەدەنی و کۆمەڵگەی مەدەنیە بۆ ئەو ڕێپێوانە جەماوەری کە لە شاری لەندەن ئەکرێت لە بەردەم پەرلەمانی ئەو وڵاتە بە هاوکاری فدراسیۆنی سەرانسەری عێراق و چەند ڕێکخراوێکی ئینگلیزی ئامانجمان لێی هەڵوێستەکردن و دژی بە زۆرە میلیۆناردنی سەرجەم پەنابەرانە بۆ ڕەوەندا و وڵاتەکانی خۆیان.